ئیسماعیل عومەر ناسراو بە ئەیسا یەکێک لە شێوەکارە هەرە دیارەکانی نێو دنیای هونەر بە شێوەیەکی گشتی و یەکێک لە کارمەندە هەرە دێرینەکانی دەستگای میدیایی کورسات کە وێنەگرا بەگومان هەمیشە بە فڵچەکەی کاری شێوەکاری زۆر تایبەت و ناوەزە بە ئەنجامەگەێنێت و تاوەکو ئێستاش دانەبراوە. دیارە هاوکارانمان فیچەرێکیان لەسەر ژیانی تایبەتی و هەروەها ژیانی هونەری ئەم کەسایەتیە دیارە تۆمار کردووە. پێکەوە فیچەرەکە بینین و ئەگەرەمەوە لاتان فەرمێ. ئیسماعیل عومەر عەلیە، ناوی خوازراوم ئەیسایە، لە گەڕەشی کارەزەوشک لەدایک بووم. لە ساڵی 91 چوومە مەعهەدی فنون بەشی شێوەکاری. من دەرچووی بەشی شێوەکاریم، قیسمی ڕەسمم تەواو کردووە. ئیتر لە ساڵی 99 چوومە تەلەڤیزۆنی خاک. سەرەتای خاکم ئیشی دیکۆرمە کرد. ئەو کاتە دیکۆری بەرنامە بوو. شتەکان لەگەڵ ئەو مێزگردیانە بۆ سەردەمە مێزێک بوو، گردێکمان لەسرە کرد و ئیتر ئاوە ڕۆشتین تا ساڵی 2000 وەڵا تا 2001 دیکۆرم کرد. 2001 بووم بە مسەوەر لە کەناڵی خاک و کورسات ئەو زەمانە بەیەکەوە بوون. لە دوای ئەوەی کە بووم بە مسەوەری تر هەموو ئەوی شانەمانە کرد کە و سەردەمە ئەکرا، مەسەلەن هەر لە بەرنامە، هەر لە کلیپ، هەر لە بەرنامەکانی ئەو سەردەمە کە چی بوو چی نەبوو. لە ڕاستیە چکۆ خۆم شێوەکار بووم. شێوەکاری پەیوەندیکی گەورەی هەبوو لەگەڵ هەم دیکۆرەکەیە، هەم کە بووم بە مسەوەر لەگەڵ تەسویرە. چکە ئەوەی کە لە زمانی ئێستایا وترێ کۆمپۆزیشن، بۆ من هەمووەکو ڕەنگ، هەمووەکو کوتلە وەختێکە هاتە بەردەم ئەمتوانی تەوازنی ڕەنگ و کوتلە بکەم بەیەکەوە، یعنی بۆی شتێکی جوان بێت. یعنی بەو شکڵە، ینی بۆیە تەشکیلی پەیوەندی هەیە بە هەردوو ئیشەکەمەوە، هەم دیکۆر هەم وێنەگرتن. بۆیە هونەری شێوەکاری زۆر یارمەتی منیەوە. یعنی ئەکرێت گەر بۆ کامێرەمانێک تەشکیلی نەبێ، تۆزێ قورس بێت، بۆ من ئاسانتر بووەوە. من نەخۆشی ئێمێسمەیە. ئێمێس پێویستی بە هەوای پاک و یعنی جۆرێک لە دڵخۆشی و چکە هەموو دڵخۆشیێک یارمەتی منەیە مستەوای ڕۆحیم بەرزتر کاتەوە. بۆیە سیتەکم هەڵبژار کە تایە بژیم، هەم ئاوهەواکەی پاکترە، هەم بێدەنگە، بۆ حاڵی ڕۆحی من ئێرە باشترە. لە ڕاستیە من لە 2015 بەهۆی نەخۆشیەکەمەوە سەفەرێکم کرد بۆ بەرلین، بۆ ئەڵمانیا. لەو سەفەرەیە ئەو شتە هاو بۆ من کە ڕەسمی ئەو کەسانە بکەم کە هاوکارم بوون،
بۆ نەخۆشیەکەم یارمەتیان ناوم یا لێیان پرسیومەتەوە با بڵێن. ئیتر لەوانە تقریبن زۆریشن ئەو خەڵکانە ڕەفیقەکانی خۆ من، دایکمە، خێزانمە، ڕەفیقەکانم سامانجەرە لە مامپۆڵایە، کاکێ منی ئەڵمانیایە هەیە، منی عومەر ڕەزا، چیتر زۆرن ڕەفیقەکانم، بەختیار فەتاحە، کاک نەرۆ شەوقیە. پەیوەندی هەیە بەو زەمەنەوە کە من نەخۆش بووم لە ماڵەوە هاتوون بۆ لام، یارمەتیان ناوم، لێیان پرسیومەتەوە. ئیتر ڕەسمی ئەوانەم کردووە بەڕاستی. لە تەلەڤیزۆنی خاک فترێک پاسیلمان کڕی بۆ هاتشۆ، کە بە حسابی تر هەم ڕاضەیە هەم شوێن کورتەکاتەوە بۆمان هاتشۆی پێەکەین. ئەمەوێ باسی ئەوە بکەم بگە بەسەر خۆما هات. زۆر جار بێهێز بووم، یعنی من هەمیشە بێهێز بووم ئەو زەمەنەش، بێ نەخۆشیەکەم، یعنی ئەو زەمەنەش خۆ عمرم چەند بوو؟ 22 ساڵ بۆ 23 چووم، لەو زەمەنەیە بوو. هەموو جارێک ماڵمان لە سەرچنار بوو، هاتم پێی تا تقریبان ڕێعایا هاتم. ئیتر لەوێ تەکسیەکەم بۆ کرد و پاسکیلەکەمە خستە سنووقەکەیەوە و یا ئەگەر چەمچەیە وایە لەسەر چەمچەی سیارەکە دامەنا. هاتمە نزیکی خاک، ئیتر دامەگرت و ئیتر بە پێ وردە سەرکەوتم بۆ خاک تیڤی لە عەقالیەوە، یعنی ئیتر وایە نەزانی بە پاسکیلەکە هاتچۆکەم، کەواش نەبوو تەکسیەکەمە گرت، چکووە بێهێز بووم نەمەتوانی. ئیتر یادگاری خۆش ئەوەیە، ینی ئەو فترەی پاسکیلە خۆش بوو. ئەو ڕەفیقانەمان ئیتر هاوژین ساک دوای کەوت بوو. هینە ینی یادگاری شیرینمان هەیە لە خاک.